هەرچەندە زۆر پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ هێزێکی سەرەکی لە کوردستان و عێراق و ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست بۆ بەگژداچوونەوەی تیرۆر و چەندین جار کۆمەڵی نێودەوڵەتی لەو مەترسی ئاگادار کردبووە کە تیرۆر پەل بۆ هەموو شوێنێکی ناوچەکە دەکێشێت، بەڵام دوای پەلامەرەکانی 11 سێپتەمبەری 2001 بۆ سەر هەردوو تاوەرە بازرگانێکی شاری نیویۆرک لە ئەمریکا درک بەڕاستی و هۆشدارانەی یەکێتی کراو. قۆناغێکی نوێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هاتەکایەوە و لە شەڕی تیرۆر لەسەر ئاستی ناوخۆیی بۆ ئەندامی هاوپەیمانەتێکی نێودەوڵەتی دژی تیرۆر. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبی کوردستانێکە لە شەڕی دژ بە تیرۆر زۆرترین قوربانی بەخۆی داوە و چەندین سەرکردە و پێشمەرگی قارەمانی لە شەڕی دژ بە تیرۆردا لەدەستداوە. لە دیارترینیشیان شەید شەوکەتی حاجی موشیر و پێشمەرگەکانی کە لە پێناو هێنانەدی سەقامگیری و پارێزگاریکردن لە ئاسایش و ئارامی هاوڵاتیان لە مەترسی و هەڕەشەکانی گروپی ئەنسارەل ئیسلام خوێنی خۆیان بەخشی. ئەوەش مشتێکە لە خەرمانی فیداکاری یەکێتیەکان لە پێناو بەگژداچوونەوەی تیرۆر و تیرۆرستان. لە شەڕی دژ بە تیرۆرستانی داعشیشدا لە دوای حوزەیرانی ساڵی 2014 جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بە پێشەنگی قوربانیدان بۆ پارێزگاریکردن لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و خاکە پیرۆزەکەی لە بەرامبەر هەڕەشەکانی تیرۆرستانی داعش. بەڵگەی پێشەنگبوونی یەکێتیش لە شەڕی تیرۆر ژماری شەهیدەکانێتی کە زۆرترین قوربانی لە پێناودا داوە. ئێستا کە 17 ساڵ بەسەر پەلامەرەکانی 11 سێپتەمبەری 2001 تێدەپەڕێت، یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاسی کوردستان و عێراق و ناوچەکە هەروەک شەریک و بەهاوبەشێکی ڕاستەقینەی هاوپەیمانی نێودەوڵەتی شەڕی تیرۆر دەکا و قوربانی ئەدات بۆ پارێزگاریکردن لە ئاسایش و ئارامی کوردستان. تا ئێستاش هەڕەشەکانی تیرۆرستان هەر لەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان ماوە، بەڵام بەهۆی چاوکراوەی و ئەزموونی یەکێتی لە ئیدارەدانی شەڕی تیرۆر توانیوەتی تا ڕادەیەکی زۆر تیرۆرستان لە سنووری سلێمانی و گەرمان و ڕاپەڕین و کۆی و چەندین ناوچەی تر دوور بخاتەوە کە هێڵی تەماس و بەریەکەوتنی ڕاستەخۆیان لەگەڵ ئەو ناوچانە هەیە کە بەلانی تیرۆرستان لە بەشەکانی تری عێراقدا ئەنرێن و تا ئێستاش لەو ناوچانە بوونیان هەیە. بۆی کادرە ئەمنیە ئەبازمونەکانی لە ناو دەستگاکانی ئاسایشی هەرێم کە شەو و ڕۆژان خسۆتە سەر یەک بۆ بەردەوام بوون لە بەجێهێنانی ئەرکەکانی سەرشانیان بۆ پاراستنی ئاسایش و ئارامی، هاوڵاتیان بۆ پەڕی ئارامی و ژیانی خۆیان دەگوزارێن و متمانیان بە یەکێتی هەیە کە سەر و ماڵیان بۆ پەڕی دڵسۆزی و دەپارێزێت. بەرەنگاربوونەوەی تیرۆر و زۆری ژمارە قوربانیدانی کادرە ئەمنی و فەرماندە باڵەکانی لە هێزی پێشمەرگی کوردستان و ئاسایش و ئۆقرەی ناوچەکە هەموو وەڵامێکی پڕاوپڕن بۆ پرسیارەی کە دەڵێت بۆ یەکێتی بۆ ئاسایش و ئۆقرەی و سەقامگیری کوردستان پێویستە.